جارێک لێرە دەبڕێتەوە لە ئەو قسەری دنیا مرۆڤایەتی زەرر دەکات. بڕینەوەی ئەو دارە چەندین ساڵمان بۆ هێنەتە دواوە. ئجراعاتی لە 100% نەکراوە، لە 150 کراوە. بەوەی کە پۆلیسی دارستان ئاگادارم کە خەڵکێک ئەگرێت کە درەختە بڕێتەوە. زۆر جار بەهۆی بردومانی پیارەکانی ئەو ناوچەیەوە زیانی بەردار و درست و سروشتی ناوچەکە کرد. ئەم دارە لە شوێ هێناوتە؟ وشکە یا تەڕەو دارە؟ وشکە. داری وشک خەیناکە کێشە نیە، داری وشک ناو قەداغەکان پا دەکاتەوە، بەڵام داری تەڕ مەمنوع بڕین. بە هەموو شێوەیەک هەر کەسێک داری تەڕ بۆ بڕێ ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکەین، دەبین بە دەرگا بەڕاست. ئەمە تەمەنی 25 ساڵە بەرراوە. ئەگەر سەیری ئەمەش بکەین ئەتوانین بەهۆی ئەم خەتانەوە ئەتوانین بزانین ئەو ساڵە گەشە باش بووە یا گەشە باش نبووە، وشکە ساڵی بووە یا وشکە ساڵی نەبووە بەهۆی گەورەی ئەڵقەکەەوە. ئێمە وەکو سنووری خۆمان سنووری بنکەی بنگرد جاتێکی زۆرمان لەسەر دارستانەکان لەسەر خەڵوز و دارستانەکان کردووە بەڕاستی کێشەشمان بۆ دروست بووە هەندێک جار لە شوێنەکانی کەش پێم وایە جات کرابێ، بەڵام ئەوەندەی کە ئێمە ئاگادار بین سنووری ئێمە لەبەر سنوورێکی زۆر دارستانێکی زۆر فراوانمان هەیە، بۆیە حاڵەتەکانی داربڕین و خەڵوزکردن لە سنووری ئێمە زیاترە. دەستانی ڕابردوو هاتی هەندێک جاتمان لە یەکێک لە گوندەکانی سنوورەکەمان کرد، خەڵکی گوندەکە بە گەورە و بچووک و ژن و مەناڵ هەمووی هاتنە سەر ڕێگامان بۆی کە ڕێگامان پێ بگرن بەڕاست، بەس ئیجاعاتەکەمان ئێمە هەر کرد بەڕاست. بۆیە ئێمە وەکو پۆلیسی دارستان و ژینگە بەڕاستی لەسەر خەڵوزکردن ئیجاعات بە تەواوی دەکەین و ئیجاعاتەکانیشمان توندە بەرامبەر بە ئەو هەوڵاتیانی کە خەڵوز دروست دەکەن. وڵای خۆی ڕاستە، یانی ئێمە ئەم ناوچەیەمان شێوانەوە خۆینکاریەوە ناکرێت، ئەزانین کە تاوانە و شتێکی خراپە بەرامبەر شینگە، بەڵام بەڕاستی حکوومەت هیچکەم دەرخەم یانی خۆ سەبەبەکە بەس ئێمە نین. ئەگەر حکوومەت کارەبا و نۆت و غازمان بۆ دابین کە ئێمە بۆ شاڵە ناچین بۆ ناڕەخەتیە دارۆبڕینە و ژینگەی ناوچەکە شتێک بین. جگە لە ئێمە کە دارۆبڕینوێکین بە خەڵوز ئەو کاری تر هەیە، یانی هەر ئێمە نین کە بەس دارۆبڕینەوە و ئەیکین بە خەڵوز ئەو کاری تر هەیە کە بێتەوەی تێگیانی ژینگە و هەمبوونەوەی دارەکانە و بوونەوە کەسانی کێن بۆ سەیران بۆ گەشتێک بۆ شەومانەوەیەک لەو ناوچەیە پاشماوەکانیان ئەبێتە بووی کەوتنەوەی ئاگر و سووتانی ئەو ناوچەیە. خۆی داربڕینەوە لە هەژاریە بۆ بە پیشەمان ئەنجومەن کێ حەزەکە ئەو جوانیە بشێوێنێ کاکە باوەڕکە بەدڵ هەر کاتێ هێچمە و ناوچەیە وڵاتیانی خۆمان حەز بە تاوانەکەم ئەستەرم غەدێکی زۆر گەورەمان کردەوە، بەڵام ناچاری پێویستمان بەوەیە. هەم دروستکردنی خەڵوز بۆ خۆشیانی هیچ شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی، خەتەریشە بۆ تەندروستی خۆمان زۆر خراپە، بەڵام تر کەم دەرامەتی بوو چیەکە یانی ئێمەش دەزانین بۆ تەندروستی خۆمان و بۆشینگەکەش خراپە، بەڵام ئیتر لە بێنەوە مایشەتەکەیە بەڕاستی. جار هەبووە پاشماوەی خەڵوزەکان کارەساتی گەورەتری دروست کردوانی ئێوە تیندارەکەمان بڕیوەتەوە، دوایی کە پاژماوەکەمان بەجێهێشت و ئاگامان لێ نەبووە بۆ شەوقی ئەو ناوچەیەک پارچە ئاگر بووە. خەڵکێک هەیە زۆر نامەسئولانە هەڵەسێ بە بڕینەوەی هەموو درەختەکان بە بیانووی ئەوەی کە بیناکەی تەقانووە یاخۆ بە بیانەوەی کە زێرابی گرتووە یاخۆ بە بیانووی ئەوەی کە ڤیوی بەردەی ماڵەکەی گرتووە یا بە بۆنەی ئەوەی کە قەتعی دوکانەکانی شاردوێتەوە یان بە بۆنەی ئەوەی کە چۆتە ناو تەلی کارەباوە. هەچ کەسێک هەستێ بۆ دروستکردنی بینایەکی بازرگانی لە ئەرزێکی بەتاڵە کە پێی رابێ یا هی خۆی بێ ئەگە درەختی تیا بێ مادەم شوێنەکە بازرگانیە بۆ هەر ساڵێکی تەمەنی درەختەکە 350,000 دینار قەرەبووی ئەو سەوزایەیە کە خەڵکی سوادی لێکە. سزا نییە ئەمە قەرەبووە سزا چونکە سزا لە دادگاوە ئیرێ
قەرەبوو لە لای ئێمەیە بە پێی وەقعی کوردستانی 266 کە لە 27 ئایاری 2021 کە دەرچووە ڕێگایراوە بە دروستکردنی ڕەژوو خەڵوس لە ژێر ڕێنمایی خۆیانە بە ئیجازە بە بێدانی شوێنەکانیان لەو شوێنانی کە خۆیان پەسەندێکن. ئەو لقانەی کە نزیکن لە زەویەوە زۆر ئاساییەکە ئێمە هەڵیان پاسین، بەڵام ئەویژەوێ بە شێوەیەکی زانستی بێ، زۆر نەبێ، نابێ یەک لەسەر چواری دارەکە زیاتر بێ. یعنی بۆ نمونە ئەگەر دارێک 6 مەتر بەرز بێ، ئێمە تا مەتر و نیوێ دەتوانین لی هەڵپاچین، لە ئەوەی بەسەرەوە ئەبێ بمێنێتەوە، ئەگەینا کاریگەری خراپی ئەبێ لەسەر گەشەی دارەکە بە شێوەیەکی گشتی. ئەم بڕینە کاریگەری زۆری هەیە لەسەر گەشەی دارەکە، لەسەر چکە دارەکە خۆی لە خۆیان گەشەی خێرانیە، لەبەرەوە بڕینەوەی ئەو دارە ینی چەندین ساڵمان بۆ هێنەتە دواوە. یاسایەکەیە بۆ شارەوانی کە ئەگەر یەکێ دارێ ببڕێ چەند دارێکی پێ ڕوێنەوە، بەڵام هەمان کاتان ناگاتەوە ینی هەمان داری کە بڕاوە، یانی چەندین ساڵی ئەوێ تا بێتەوە بەو داری کە بڕاوە. بە بیانوویەک چەندین داریان لێ بڕیوە، لەبەرەوە بینی دوای چەندین ساڵ ئەبینی دارستانەکان کەمە بنەوە، نامێنن، ڕوبەریان کەمە بێتەوە، کاریگەری لەسەر ژینگە زۆر زیاترە بێ. ئەو کورانی کە خەڵکێکی خۆی هەڵ ئەسیینەکە ئەوانە نایاساییە، پێویستە حکومەت کاری لەسەر بکە، چونکە تۆ ڕێگەت داوە بە یاسایەک پێو نەوتوە خەڵوزەر دروست مەکە، پێو نەوتوە کورە دروست مەکە، مادەم ڕێگەت داوە بە کورە نەبێت نایاسایی هەبێ. بە هەموو شێوەیە خەڵوزکردن لە کوردستان ئێستا قەدەغەیە، بە شێوەیەک ناکرێ، ئەو شوێنی کە خەڵوزەکەشی لێ دەکرێت وەکو ئەوەی دوامانەوە، ئەو شوێنە جارێکە هیچ شتێکی لێ سەوز نابێتەوە، جای لێ سەوز نابێ، بەکەڵێک هیچ شتێک نایە بە کاریگەری بڕینەوە لەسەر دارەکان زۆرە، لەبەرەوە باشتر وایە کە بڕینەوە نەبێ، ئەگەر هەش بێ هەموو دارەکە بۆ ئەبری ئەوە لێرە هەر لەم بنابینی 12 لقە یەک لقی نێشتوێتەوە، ینی ئالە لەقل 2 لقی 3 لقی بهێشتایەتەوە، هەم سێبەرێکی دروست دەکرد، هەم ئەم لقانەی تریش کە هەڵەدەنەوە ئەکەونە ژێر سێبەری ئەوە کاریگەری نەخۆشی و مێروەکانی لەسەر نابێ. پێویستمان بە وشیاری خەڵک بە شێوەیەکی گشتی لەسەر گرنگی دارستان، گرنگی دار. بۆیە پێویستە بە هەمومان ئێمە هەوڵدەین دارستانەکان بپارێزین، لەبەرەوەی ئەگەر دار نەپارێزرێ، دار نەمێنێ، ژیانی مرۆڤایەتی دەکەوێتە خەتەرەوە.